ئەو گرتە ڤیدیۆیە کردداری ڕزگارکردنی کریلیۆ ئەلێکزاندرۆڤ خەڵکی میشیگن هاوسەری و خەسۆکەی نیشان دەدات. ئەو زیاتر لە مانجێک بوو کە لەلایەن هێزەکانی رووسیا لە هەریمی باشووری ئۆکراینە گیرا بوو. The second I was arrested by the Russian military. لە دووی مانگی چواردا لەلایەن لەشکری رووسیاوە گیرام هاتە نێوماڵەکەم و لەو کاتا خۆم دەشۆرد لە دەمێکدا کە لە بچیان کردم و لیاندام بە توندی بێڕێزیان باوسەرەکەم کرد بردیانم وایان نیشاندا کە دانەوێت ئیعدامم بکەن هێندەی دیکەش لیاندام و بۆ ماوەی 36 تا 37 ڕۆژ خستمانە بەندیخانە. هێزەکانی رووسیا بە ناڕەوا تۆمەتیان خستە سەر ئەلێکزاندرۆڤ کە سیخۆرە وەک ئەندامانی پرۆژەکە دەڵێن. کاتێک ڕووسەکان هاتن لەبەر ئەوەی وڵاتێکی ئەمریکایی بوو بە تاوانباریان زانی. ئێستا دوای کردداری تاکتیکی ڕزگارکردن لەلایەن پرۆژەی داینامۆ ئەلێکساندرۆڤ و بنەماڵەکەی ئازادن. ئەو پرۆژەیە کە لەلایەن بەشی تایبەتی گروپی چۆلکردن کە لەلایەن گەلێک سەربازی ئەمریکایەوە یارمەتی دەکرێن و بنکەکەی لە فلۆریدایە کار دەکەن وەک ستێرن سەربازێکی دێرینی لەشکری ئەمریکا دەڵێت. We prioritize based off the circumstance. If you're in Mariupol, بە جۆرەی دۆخەکەیە ئەگەر لە ماریۆپۆل بیت و وەک سیخۆر دەستگیر کرابیت زیاتر سەرنجی پێدەدەین. ئەلبەت زیاتر سەرنج دەدەینە چارەسەری کۆرپە و منداڵان. کۆرپەیەکی زۆر هەن کە لە ئۆکراینیاوە لەو خانمانە لەدایک بوون کە منداڵی ڕاستەقینەی خۆیان نین و هیچ ڕێگایەکیان بۆ وەرگرتنی پاسپۆرت نییە چونکە کۆرپەن و باوانیان لەگەڵیان نییە. ستێرن دەڵێت لە ماوەی زیاتر لە 60 کردداردا ئەو گروپە چووکەیە توانیویانە زیاتر لە 600 کەسی خەڵکی وڵاتی جۆرا و جۆرە ڕزگار بکەن. ستێرن سەبارەت بە ئەلێکزاندرۆڤ دەڵێت زانیاریان پێگەیشت بوو کە خەریکە ڕادەستی مسکۆی بکەن کە تووشی زیاتر لە 20 ساڵ زیندان دەبوو. ئەلێکساندرۆڤ گەلێک خۆشحاڵە کە توانیویانە ڕزگاری بکەن. کاتێک ئازاد کرام خۆشین هەست بوو لە ژیانم بەدیتنی بنەماڵەکەم و یەکجار کەیف خۆش بووم. دەوری مانگێک بوو نەمدی بوون. بنەماڵەکەم کە زیندون لە سایە برایان و تیمەکەی خۆشم زیندوم. رووسیا هاشا دەکات مەدەنیەکان دەکاتە ئامانج بەڵام ستێرن دەڵێت پرۆژەی داینامۆ ئێستا سەبارەت بە ئەلێکزاندرۆڤی ئەشکەنجەدرا و ئازاری بنەماڵەکەی کە لەلایەن رووسیاوە گیرابوون لەگەڵ نەتەوەی گرتوەکان دادگای نێونەتەوەی تاوان و حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا قسە دەکات.